بە زەکات و سەرفترەی خەڵکی خێرخواست چەند دیوارێکی پێکەوەنا، بەڵام لیژنەی زیادەڕۆیی کەرکووک شۆفڵی ناردەسەر و بە 5 خولەک تێک و پێکیاندا. ئەمە دیمەنی ڕووخاوی خانووی هاوڵاتیەکی کوردی کەرکووکە کە پێشەوەی تەواو بێت لیژنەی زیادەڕۆیی لیان ڕووخان دەشڵێت بە قەرز و قۆڵە و زەکات و سەرفترەی خەڵک دروستی کردووە. یەمن عەبدوڕەحمان خاوەن خانووەکە قسەی بۆ مایکی 964 کردەوە، دەڵێت هەر چواردەوری من خانووە و دراوسەکانم ژمارەیەکیان عەرەبن و ئێستا ئیش دەکەن و خانوو دروست دەکەن، بەڵام لە چاوە مویان هاتوون خانووی منیان ڕووخاندووە. ئەو هاوڵاتیە دانینا بەوەی کە خانووەکەی زیادەڕۆییە، بەڵام وەکوتی خۆ بەتەنیا خانووی من زیادەڕۆیی نییە، دەوروبەرم هەمووی زیادەڕۆییە، ئەی بۆچی بەتەنیایی من دەڕوخێنن؟ لای خۆیەوە سەلمان ئەحمەد سەرۆکی لیژنەی زیادەڕۆیی بە 964 وت ئەو خانوانەی لەو شوێنە دروست دەکرێن زیادەڕۆین و نزیکن لە سیاجی فڕۆکەخانەی کەرکووک. کاتێکیش لیژەکانمان دەچنە شوێنەکان ناپرسن کووردە یان عەرەب و تورکوبان، زیادەڕۆ بێت دەیڕوخێنن.